واجان هنیجا او دمو حموده می باشی و دارم لهر کرابن هر خوشی و شادی و کی خوشی و بختوری دبن اجی کی خوشم کجا کدن با وای کدن و شیوه کدن روجی کدن ولا دستگاه کدن لخدمت وای رزدار دما بینر رزدار دما مرو باسی میدیای دکه گلک گرینگی و مجاری کی گلک برفرحه گلک باشی و گلک حالیان جور با جوروی مرو دکاره باس بکه و هل سنگینه شخا بری دما دا اصل جهانی دا باسی میدیای ده تکرن بینا هزا چهارم دا سالاتداری ده باس کرن لی دما امرو باسی خبات و برخوادان و رزگاری و آزادی جیده که نها لقناق نها لسردم نها ده رو میدیای زیده تر ده که دما کو باسی او باندور و دستخلاتداری کو میدیای بگشتی او بتایبت ده وقتی مرو بشی ویو جور باجور تماشا که عالی سوشال میدیا و نه دا چه رولی که گرینگ لجیان روزانه و دنیای ده بتایبت دما باسی خبات و رزگاری و نتوه کی بینا کرتی کرنی ل ایران ده بتایبت دو پشتی او شورشا جن جیان آزادی او سرحدان خلکی بگشتی ل ایرانی و بتایبت لکردستان ده پیدیوی یا دستگاه که راگهاندنی که سربخوا او نتوی زده تر خانشه ده برای هنده بخاشی و هناك کدن هنک کسین کو دور حکوم بونه و با آرمانجی که تایبتی و برجاندی که نتوی ده حول دان بو دستگاه که راگهاندنی که کو بکاره برسی و هنک اوان ولاهی و بوشایی کلنا و روشا میدیای ده بدن در دینده هاتا باس میدیا کی بناوی جینا میدیا هاتا کرنی او میدیا چاو بچه آرمانجی کی او به لکرا بچه شوی هاتیا دامزراندن آرمان جایی چیه به وی او کو از زیده دریش که هم یک راست هرند کسی که کو زیده تر شارزای که زیده تر به وی دستگاهی را مجول بیا بخواه یک اکل دامزری نره وی دستگاهی او تو بیجی دانستاندنی بکن رزدار که دکتر مجید حقی برپس دستگاه جینا میدیای و بخواه یک اکل وان دامزری نره وی دستگاهی که مجید تو گل خیر بسد جواب جرك سپاس یاد دکم سلاو ریزم هیا بو همو بینران و کاربرانی جینا مدیا و سپاس یاد دکم بو رخصاندنی ام در فتا رگد خازم چون که جینا مدیا هاکاد لگر روزی روزنامه‌نگاری کردی دردشیتن پیروزبایی بکم ده همو روزنامه‌وانانی کرد همو او کسانی که بدرجایی خباتی دیان سالی کرد دپین خلکی کرد لپیناوی گشتن به آماجی نتواتی رزگاری و آزادی ده خباتیان کردوه سنجری خباتی روزنامه‌نگاریان هیچ کات چولیان را نگرتوه پیروزبایی بکن و به هیوابم که روزی بیت ایمال اجتماعی خمانده لولاتی که آزاد و دموکراتیک دا بتوانین لرگای میدیا که هر وقت باستان کرد ستونی چهارمی نو کومالگای در راستی دا وکو شاردکانی جیاندنوی کومالگای ام روزنامه‌نگاری آزاده لکردستان دا بدی بیتن زور سپاس یاد دکم لخدمتی ایوادم بو گفتگو کرد گلک سپاس روزنامه‌نگاری کردی لوجه پیروز با تاجی گشت کدی کی گلک زیده و مازن دانیا ویریده لتو اوری حوالین کو بتر کار دکن و خبرکاری کو کد دانین پیروز با بخوا روز کی پیروزه و دسپیک کی باشه که مجید جینا بخوا ناو کی گلک خوشه ناو ما کردا به تایبتی و به تایبت ناو باس شورشا جن آزادی ل ایران تکرن او نوا گلک برچاوه او گلک خوشویستی کی تایبتی هیا و او نوا بجات که جینا میدیا آرمان جاوا او هدف و بوی ناوی و دوی دستگاهی چیه در راستی دا دوای شهید بونی جینا امینی به دست حکومت کماری اسلامی ایران و لتاران کاتی که بو سردانی تاران سردانی که بو لداران پولیسی اوی که بدارن پولیسی اخلاق و به شوی که وا ظالمانه کجرا و لکاتی مراسمی به خاک سپاردنی جینا دا نوسرا بو جینا لسر نفشی گوری او نوسرا بو جینا تو ناملی ناو دویتا رمزی خورا گریم اما پیم وای ناوی جینا ناوی که پر بپیستی ام مدیایه چونکه جینا هر وکو لنواکی دا دیاره و بخوشی لوینکان و لویدیوکانی که اما بینیمانه پر بولا جیان پر بولا آوات پر بولا
هیوا کابو هیوای گنجانی ایما هیوای نوی نوی ایما نابتن با کوچ دوایان بمریتن بدوای دست پیکی شورشی جنجیان آزادی که به شهید بونی جینا دست پی بوده راستی دا شورشی کنوی لهمو روشرات کردستان و لإیران و کدرش می جنجیان آزادی لکردستان ابو همو جهان در راستی دا پلی کشه شورش کنوی دست پی بو ام شورشم جیاله وکه شورشی بود دیجی هر جور استمی نتواتی استمی چیناتی استمی کلتوری شورشی بو که بنماکانی یا بلین تانپوی همو او سیستم کونه پرستیانه تا امرو حاکم بون لسر کوملگا دا در راستی دا توشی چالش کرد توشی چالش کرد بویا من پیویا برزراگرتنی ام شورشه برزراگرتنی نوی جینا و بیرهنانوی ام آواتانه که شهیدکانی ریگای آزادی در پیونان یا سریان دانا بطبتی دوی دستپیکی شورش جنجیان آزادی و به گمان او شهیدانه که بدل جایی دیان سال پیشتریش سریان لپینای آزادی در دستوا ناودانانی او وکو حمایک لبرخودان حمایک لخبات بو آزادی حمایک لناویک بو گوارینک بنراتی لناوچه مدا لجیگای خوی بود جانبا لما وی دستپیکی شورش جنجیان آزادی دا اما بینری او بون که خلکی کرد در روشرات کردستان در خباتی که یک جار زوریان کرد خباتکاری که فداکاری که یک جار زوریان کرد زورترین شهید دیدند بنتکان و نواندکانی حزبکانی روشرات کردستان لباشوری کردستان بنتکانی پنابرانی روشرات کردستان لباشوری کردستان باو هوی وقت توشی تروری دولتی کمار اسلامی ایران بود بلام لگل اوش لاستی گشتی دا لایان مدیاکانی فارسی زمانه و هم لدروی بتابتی مدیاکانی فارسی زمانی دروی ولاد دا بتاوی کردستان لپرویز خورا بشوی که زور بچوک باسکرا بوشوی که گوری مدیای که نتواتی که بتوانیتن گواسنوی دنگو باسکان گواسنوی بلین چیروکی کرد تعبیری کرد بو بیرای گشتی جهام بلا بکاتوا ام بوشوی دیار بوله بروا اما لنواندی نتوی روشراتی کردستان و که نبیری و که اما ام چون ام بوشوی پرکنیا کابو به هوکاری هندک لچالاکانی نوخوی ولاد دستمان کرد به هاو فکری و هاو بیری بو دامزرانی مدیای که برفراوان که بتوانیتن قربوی ام بوشوی بکتا بگوان بو اول که بتوانی خوانی مدیای که بهیز بین دوی خوانی سرمایه که بهیز بین بلان به هوی اول که اما کرد و بتابتی خباتی کرد لروشراتی کردستان دا لسر بنمایی که اخلاقی و اخلاق محور دا مزراوه زور بدگمن توانیوانه که لباری مالی و خومن تامین که کابو اما بلا بچه ها گرتنی امکاناتی تکنولوژی که امرو همانه بلا بچه ها گرتنی اوی که اما لدنیای طور کمالیتکان دا دجین و با پی اولی کورینوی که اما کردمان با واکامه گیشتن اما پیوسمان با مدیای که بتوانیتن وکو طورکی مدیایی در اصل کار بکتن که چند کار بکتن یکم وکو طورک کمالاتی کار بکتن کابو کاربرانی اما نوسرانی اما خلکانی که دتوانن سیل بکن و داهنانی برنامه بکن خلکی خودی کردستانه وکو سوشل مدیایی که بتوانن وارد کار بکتن و جیالوا اما چونکه آمانجی اما خلکی نوخوی کردستانه لقناقی کم دا خلکی کردستانه دبی لمتودک بکار بنین مدیای بکار بنین که بکار هنانی اولا لان خلکی آسان بید جیاله چونکه آمانجی اما اویا اما مدیا بزمانی فارسی و انگلیسی بلا بیتوا اما دبی خباتی خلکی کردستان فداکاری خلکی کردستان با خلکانی دیکی که نزدیک به روشرات کردستان بتابتی نتوکانی دیکی ایران بناسینن ولی اصلی جهانیش دا اما بتوانین روایت خومان روانده خومان چیروی خومان بزمانی خومان آب بگیرین لو روادا جینا مدیا دا مزرا که مزید از مخاش ل شخا گوتن خاشن او گوتن کو تا باسکرنی بود لبسر او پی دی وی بوشایی مدیا کی او تایبت مندی کو تا باسکرنی که مزیده مرو ناو مدیا ددجی هنک بهستنا بو او کو مدیا که بو او کو مدیا کی پیشکرتی ها بو او کو مدیا کی مدرن ها لگوری سوشال میدیا و پیشکرتن اینها
جدایی و جدایی ژینا میدیای او دستگاه را گندن و تا دستگاه دن یه چه بعد چه کاری بینری خور بیشی یا خلکی که تماشای و میدیای کی بیشی اون و فرق با توی اوی حموی او دستگاه دن و دستگاه دن یه مساهنت بیشن ام بیر قابرن ام پیشن تنی امن ام دزانن ام همیا باشترن و هر کسی جی برنامه سیاست تایبەتمەندی خواه یک و او حقی وان و مافیا وان کاری خواده کن لی اون چرا جوازن تا اوانیدن بێگومان هەر کام لە میدیەکانی کە بوونیان هەیە لە ئاستی گشتی دا ئەوانە بۆشاییەک یا بەشێک لە بۆشایی یا پێویستی کۆمەلگای کوردی پڕ دەکەنەوە بەڵام ئەو میدیانەیە کە هەن میدیا بەهێزەکانی کە تا ئێستا هەن سەرنجی زۆرتریان فۆکۆزی زۆرتریان لە بەشەکانی دیکەی کوردستانە ژینا میدیا فۆکۆزەکەی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانە بە تایبەت بە ڕۆژهەڵاتی کوردستانە بێگومان ئێمە دەرهەق بە دەنگ و باسی بەشەکانی دیکەی کوردستان چالاکیەکانی دیاسپۆرای کورد لە دەرەوەی وڵات بێدەنگ نابین چونکە بەشێک لە کاری ئێمە ناساندنی دیاسپۆرا توانەکانی دیاسپۆرا بەیەکترە کاری ئێمە ئەرکی ئێمەوەیە کە پردێک لە نێوانی دیاسپۆرا و ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕێگای ژینا میدیا دانێت حەز دەکەم لێرەدا کەوانەیە بکەمەوە کە ژینا میدیا تەنیا سایتێکی هەواڵی یا پۆرتالێک نییە بۆ گەیاندنی هەواڵ بەشکم لە چەند بەشدا پێکاتەوە یەک لە بەشەکانی مەسەلەی پەروەردەیە یعنی ژینا میدیا ئێمە ئەنستوەیەکمان ناوەندی نەتەوەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەنستوەیەک لێ مەزراندووە بەناوی ئەنستوی ژینا کە ئامانجی دووشتە یەکەم هەوڵدان بۆ پەروەردەی نەوەی نوێ لە ڕێگای پێکهێنانی خوڵ و دەورەی جۆراوجۆری بەڕێوەبەری کۆمەڵاتی چارەسەری کێشەکان و زۆر بواری دیکەی کە پەیوەندیان بە خەبات و چالاکی مەدەنی و خۆبەڕێوەبەری هەیە دوو هەوڵدان بۆ ئەوە کە ئێمە لە دوا ڕۆژدا بتوانین ببینە ناوەندێکی پەروەردەی بۆ کە ئەو کەسانەی بەتوانان کە لە دەرەوەی وڵات دەهەن خاوەنی بڕوانامەی بەرزن بتوانن توانەکانی خۆیان لە پێناوی پەروەردەی نەوەی کنوێ لەناو کوردستاندا بەتایبەتی کار بن بە پردێکی زانستی و کولتوری لە نێوانی کوردستان و دیاسپۆرەدا پێک بینین و لەو ڕێگایدا بەتایبەتی زانست بە زمانی کوردی بەرهەم بینین چونکە بەرهەمهێنانی زانست بە زمانی کوردی هاوکاری دەکات زمانمان دەوڵەمەند بێت لایەنێک دیکەی ئەوەیە کە ئێمە لە ڕاستیدا دەمانەوێت ئەوەی کە پێ دەڵێن ژۆرنالیزمی خەلکی باوەتای ئەوە کە هەر کەسێک لە هەر شوێنەکە بێت دەتوانێت بێتە ژۆرنالیستێک ئەمن پارەکە لێکۆڵینەوەکی بچووکم کرد چونکە خەریکی ئامادەکردنی بابەتێکم لەسەر ئەوەکە کاربەرانی کورد بەگشتی لەکوێدا میدیاکان بەکار دەبن 173 کاربەرە کوردەکان بەکارهێنەرە کوردەکان سەرچاوەی هەواڵەکانیان تۆڕە کۆمەڵگاتیەکانن تەنیا 118 کاربەران سەیری رادیۆ تەلەڤیزیۆن و کاناڵەکانی ساتەلایت دەکەن یعنی 173 لەوێدەوە ژینا میدیا چونکە بۆ خۆی تۆڕێکی کۆمەڵاتیە لەناو تۆڕە کۆمەڵاتیەکانیشدا کار دەکاتن دەتوانێت بدێت تەلەڤیزیۆنی دەکی مەبەستە تەلەڤیزیۆنی ساتەلیتە تەلەڤیزیۆنی ساتەلایت بەگشتی بەڵێ 118 خەت بەکاری دەباتن جیالەوە بەگشتی چونکە تۆڕە کۆمەڵاتیەکان شوێنی ئەرتشی سایبریە سوپای سایبری داگیرکەرانە بە پێی لێکۆڵینەکانی کە لە وڵاتی ئەمریکادا لە بواری ئەمەی کە دەڵێن هاوڵی چاواشە بەکار دەبرێت بە هەروەها ئەو لێکۆڵینەوەی کە لە زانکۆکانی حتا تەنانەت کۆماری ئیسلامیشی ئێران کراوەتەوە زیاتر لە 180 دەنگ و باسێک کە لە سوشیال میدیاکاندا بەڕاو دەکرێتەوە تۆڕە کۆمەڵاتیەکان بەتەکرێتە هەواڵی چاواشن هەواڵی ناڕاستن چونکە سەرچاوەکانیان دیار نییە کەوا بوو ئێمە پێویستمان بەوە هەیە کە زانست و زانیاری لە ڕێگایەکی دروست لە ڕێگایەکی معتەبەر لە ڕێگایەکە جێگای بڕوایی بەکارهێنەر بێتن پێشکەشی خوێنەر بکەین بۆ ئەوە کە خوێنەر یا بینەر یا بەکارهێنەر لە ڕێگای ئەمەوە بۆ خۆی بڕیار بداتن کە بڕوا بە چ شێوێنێک دەکات ئێمە لەبەر ئەوە پێویستمان بە ناوەندێک هەیە بە وەشانێک هەیە وەشانێکی نەتەوەیەتی کە ڕەکلام نەبێتن وەشانێکی پرۆپاگەندەی سیاسی حیزب وڵایەنێک نەبێتن بەڵام لەگەڵ ئەوەش دژی هیچ حیزب وڵایەنێک نەبێتن بەشکم ببێتە مەکۆیەک کە لەوێدا هەموو لایەنەکانی سیاسی هەموو لایەنەکانی کۆمەڵایەتی هەموو لایەنەکانی چالاکان خۆیان لەوێدا تێدا ببیننەوە بەبێ ترس وەشانی خۆیان تێدا بکەن بە دەنگی خۆیان و ڕەنگی خۆیان لەوێدا هەست پێ بکەن وەڵامیان دەدرێتەوە بله یعنی گوتن تا ئەستی گەیشتم دەستگا یەکێک لە تایبەتمەندی ئەوەی دەستگا ڕاگەاندنەوە ئەوەیە و
یه خلک زیادتر آزاد ببینه، خلک زیادتر قلانه و میدیای ده ببینه، اون میدانی که وکیل با او خلک راستخواه بکاره به میدیای بشتار و گوتنی خواه حتی دنگوباس خواه به اسپکا. یک لە تایبەتمەندیەکانی شۆڕشی ژینا لە ڕاستیدا ئەوە بوو کە هەروەکو چۆن لە دەستپێکی شۆڕشدا لەمەوەی ئەو ئاخێزی خەلکی کوردستاندا بینیمان شۆڕشێکی بێسەر بوو بەوەتای ئەوە کە بە شێوەی ڕایەتکەیی بە شێوەی خۆزایی لە هەموو جێگایەکدا هەر جارێ لە شوێنێکدا ئەم سەرەتادانە سەری هەڵدەدا و خەلکەکە ڕێپێوان و چالاکیان دەکرد لە خۆپێشاندنەکانە بگرە لە ڕێوڕسمی بەخواستباردنی شەیدانە بگرە لە مەراسمی چەلایەکان بگرە کابوو ئێمە لە دنیای تۆڕە کۆمەڵەتیەکاندا لە دنیایەکدا کە لە ڕاستیدا کۆمەلگای مرۆڤەتی بە پەیوەندیەکان بە شێوەی شەبەکەیی یا بە شێوەی بڵێن تۆڕی پەیوەندیەکانەوەیە ئەم بەڕێوەبردنە ئەم داهێنانەش دەبێت لە ڕەوەندیە بێت بۆیە هەر کام لە خوێنەرانی ئێمە هەر کام لە بینەرانی ئێمە هەر کام لە بەکارهێنەرانی ئێمە دەتوانن بخۆن ڕۆژنامەگەرێک بن دەتوانن بخۆن هەواڵدەرێک بن کە لە ڕێگای ئەو کەلەسەیە کە هەیەە کەلەسەی میدیای کە هەیەە دا چ مۆبایل بێت چ کۆمپیوتەر بێت چ کامێران بێتن لە ڕێگای ئەوە ببنە بخۆیان داهێنەری ناوەڕوک یعنی داهێنەرانی ناوەڕوک بە ناوەڕوکەیان لە ڕێگای ژینامەدیا بڵاو بکەن بێگومان ژینامەدیا پابندە بە بنەماکانی ڕۆژنامەگەری ئێمە لە سایتی خۆماندا لەبارەی چۆنیەتی بڵاوکردنەوە و چۆنیەتی ناردنی هەواڵ و چۆنیەتی بەشداریکردن لە نووسیندا و بڵاوکردنەوەدا لەوێشتە ڕێنوینیمان بڵاو کردوتە دامانەوە بەڵام لەگەڵەوەش خەلکەکە بۆ خۆی داهێنەری ناوەڕۆکە لە کاتێک کە خەلکەکە بۆ خۆی داهێنەری ناوەڕۆک بیت ئێمە لە ڕێگای هەوڵ دەدەن کە پێشتر ڕاستی ئازمایی بکەن یعنی ئەگەر هات و هەواڵێک شتێک هات بەر لەوە کە بڵاو بکرێتەوە ئێمە ڕاستی ئازمایی دەکەین بۆ کە هەروەکو ئەرزمکردن نەبێتە کانالی بڵاوکردنەوەی چەوەشە بە کانالی پرۆپاگەندا بەشکم ببێتە کانالێک بۆ گەیاندنی زانیاری بە کاتێک ئێمە زانیاری خاومان بە خەڵکدا خەلکەکە بۆ خۆی بڕیار دەداتن کە بڕوە بە چ شێوە لە زانیاری بکات بله تا باسی او دستان باسی ایران او شورش روجهات کردستان او به ایران بگشتی باز کرد شورش جان آزادی گلک تجربه دن دست کفتن او میدیا تا باسی او کر هندک ساختکاری و هندک او قصید نه راست و حتی او لیزا کو هندک میدیای نکرد میدیای به زبان فارسی لیزی گلک عجیب دکن به همبر آزادی خازی او بزوا کل کردستان هیتی او شورش بگشتی دنگو باس نراست بلاو دکن گلو اونه چوا بکارن برکنه تا او دستگاه بهیز فارسی و گاویل ایران ده بکن بێگومان یەک لە ئامانجەکانی ئێمە ئەوەیە کە ئێمە بە تایبەتی لە بەرامبەری ئەو میدیاکانی با ئیجازە بدەن ناوەکانی بڵێم شۆنیستی بە چاوەشەکاری دژی خەلکی کورد دەکەن یەک لە ئەرکی ئێمە ئەوەیە کە ئەم چاوەشەکاریانە ڕاست بکەینەوە یعنی ئێمە چۆن بڵێم ئێمە هەوڵ بدەین کە هەواڵی ڕاست بەشی خۆمان چالاکی خۆمان جۆرێ بکەن کە لە جیهاندا دیار بین چونکە بوونی ئێمە چالاکبوونی ئێمە لە هەموو بوارەکانی میدیایدا بەتەبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەکو تویتر و ئینستاگرام و فیسبووکیشدا ئاستێک و بەهرەوەریکردن لە تایبەتمەندیەکانی ئەوەنە لە پەیوەندی لەگەڵ ئەوە کە ئێمە بتوانین بە شێوەیەکی زۆر بەربڵاو هەواڵی خۆمان دەنگی خۆمان بە جیهان بگەینین بە کەڵکردن لەو تەکنۆلۆژیە کە ئێستا لەبەر دەستەوەیە ئێمە ئەو کات دەتوانین بربەرەکانی لەگەڵ ئەوانش بکەین چونکە کاری ئێمە نەهێرش بدن بەوان لەگەڵ ئەوان نا بڵێن ئانتی پرۆپاگەندەیە و دژی ئەوان پرۆپاگەندەکردنە بەشکم کاری ئێمە ئەوەیە ئەرکی ئێمە ئەوەیە کە زانیاریەکان بەو شێوەیە کە هەیە بناس بڵاو بکەنەوە زانیاریەکان بەو شێوەیە کە هەیە بە خەلک پێشکەشکەن بە خەلکەکە و بیڕۆی گشتی جیهان بەپێی ئەوە لەسەر ڕاستی و درستی شتەکان بڕیار بدات بەبێەوە کە ئێمە دەستمان بەکاری پرۆپاگەندە کردن چونکە عەرزم کرد ئەمە کاناڵێکی پرۆپاگەندەی نییە کاناڵی گەیاندنی زانیاریە بله تا گوتن خود باز وندی کرد که دستگاه جینا میدیا جبلی کردی جبلی اوکو کار خباته کی اضافی بکه بو دولمندیا و پیشوچون از زمان کردی و پرورده به زمان کردی پرورده که کردی بگشتی یه به زمان فارسی و انگلیسی جی به گلو فارسی هاوی یه بگیری هاوی حتی کتب کاری برکانی و همبری او دستگاه دنه که گلی که پسکریک جواب کرده چه کنه پسکریک شورش را چه کنه همبری وام بسکنه
بێگومان ئێمە لەوانەیە ئیمکاناتی مادی و ئیمکاناتی پرۆپۆگەندەیی ئەوانمان نەبێتن، بەڵام ئەمەم پێم وایە بە درێژی کاتدا، چونکە ئەمە پشودرێژی زۆری دەبێتن، یعنی هیچ مدیایەک لە ڕۆژێکدا ناتوانێتن ببێتە مدیایەکی گشتکرد. ئێمە دەبێت بە پشودرێژی و بە هاوکاری هەموو چالاکوانان، بە هاوکاری هەموو ڕێکخراوە کوردیەکان، بە هەموو بە هیوادارم پشتیوانی هەموو حزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بتوانین ببینە ناوەندێک بۆ ئەوە کە دەنگی ئێمە بە بیڕۆی گشتی جیهان بگاتن، جیالەوە کە بە کوردستان بگات. چونکە ئێمە بێڕۆی ئەوەکە پێویستمانە کە یەکگرتوویەکی نیشتیمانی و تێگەیشتنێکی وێگەیشتنێکی نیشتیمانی لەناو خۆماندا بەهێز بکەین. ئەرکێکی دیکەمان ئەوەیە کە بیڕۆی گشتی جیهان لە دۆزی خۆمان ئاگادار بکەین و هاوکات بتوانین لە نەتەوەکانی دیکە لەو نەتەوانەی کە لە دەور بەرمان دەژیت دۆست و هاوسۆز لەگەڵ خۆمان بدۆزینەوە. کاک مەجید گوتری یەکێک لەوان دەوڵەمەندیە ژینە میدیای ئەوەیە کۆ بەهێزێکی دەوڵەمەندی خۆبەخشەوە دەچە پێشی، بەهێزێکی دەوڵەمەندی خۆبەشەوە کار تێدا تێکردنی گەلو بە کار و بەرنامەیەکی یا خەباتێ و پرۆژێ وسە هەنێک و اون حول بدەن زەیدەتر ئەو کەسێن کۆ سربەخوا کار دەکەن ئەوەجێ هەر ئارمانجی وسە هەنە گەلێکی ڕۆژنامەوان خەباتکار و کەسی شارەزا هەنێک و هەر کەس بە ئەوەیەکی خوا لە بەتایبەت لە سوسیال میدیادا بە شیوەکی خوا گەلێک خۆدەواستینە لێ ئارمانجی هەر هەمان ئارمانجا گەلو حولێکی وسە هەیە کە اون بکارن ئەوان هێزانە هەمی خەرکردنە بەها. بێگومان کۆبنەوەی هەموو هێزەکان لە یەک جێگادا دەتوانێتن هەم توانایەکانی ئێمە زیاد بکاتن، هەمیش شوێندانەری ئێمە زیاد بکەن، یعنی پێکەوە کارکردنی ئێمە لە کۆی هەموومان بەهێزتر دەکاتن. بۆیە ئێمە دەبێت هەوڵێکی زۆر بدەین لەلایەن خۆمانە و ئیجازە دەخوازم دەو کۆنەلەوە داوا لە هەموو چالاکوانانی میدیایی بکەم، هەموو ڕۆژنامەوانانی کورد بکەم، هەموو کوردستانیان بکەم، بە تەنانەت ئەوانەی کە غەیرە کوردن و دڵیان بۆ ئازادی و سەربەستی و مافی دیاریکردنی چارەنووسی مرۆڤی و بنەماکانی مافی مرۆڤ دەسوتێتن، داوان لێ بکەم کە بێن لە ژینە میدیادا خۆیان بدۆزنەوە و هاوکاری بکەن بۆ کە پێکەوە ڕاستیەکان بەڵاو بکەینەوە، گفتگویەکی ڕاستگۆیانە، دیالۆگێکی لەسەر بنەمای ڕێزگرتن لە کەرامەتی مرۆڤ دامەزرێنین بۆ ئەوە کە داهاتوویەکی جوانتر بۆ نیشتیمانی خۆمان و بۆ ئەو شوێنەی ژینگەیە کە تێدا دەژین یا ئەو ژینگەیە کە تێدا هاتوون بەدی بینین. کاکی مەجید دەمامان بەربەداویە دەچا پرسیار پەرن لێ ئەس باوەڕ دەکەم ئەوە کۆ پێوی بوو دەستپێکدا بۆ ناسەندنە دەستگا ڕاگەاندنە ژینە میدیای تا باس کرد لە پرسی یەک دو پرسی کورت ئەزێ بکەم خواست زانی بەشێکی زۆر هێزا کۆ سوسیال میدیای بەڕێوە دەبە هێزا جوانە بۆ بێ دەستێ بۆ بێ بەشێوە چه خەباتەکە مەجارە ئێمە زۆر هەوڵمەندەوە کە هینە ئێمە زۆر هەوڵمەندەوە کە لە یەل نەوەی نوێ، چونکە ڕاستەکەی سوسیال میدیا کەلەسەیەکە کە نەوەی نوێی جوانتر بەکاری دەبات، لێ شارەزاترە لە داهێنانی نەوەڕۆکی دا ئێمە شارەزاترە. ئێمە ئەگەر بە چاو شیکردنەوەی ئەمڕۆ یا تعریفی ئەمڕۆ بکەن، ئێمە دەڕاستەوە ئێمە دەبێت خانەنشین بین بۆ کاروباری میدیای بەتایبەتی کابوو هەم لە ڕێگای لێر ئەم کانەلەوە ئەو تریبونەوە بانگشەی هەموو لەوانی خۆمان هەموو نەوەی نوێمان دەکەم بۆ ئەوە کە بێن بەشدار بن لە بەڕێوەبردن و گەشەکردنی گەشەپێدانی ژینە میدیادا و هەمیش بتوانین یارمەتیدەر و ڕێنوێنی ئێمە بن. دەڕاستیدا هەم وزەی ئەوان چاکترە، هەم قدرەتی هێزی داهێنانی ئەوان چاکترە و هەم ئەوان جوانتر لە ئێمە لە پێویستیەکانی نەوەی نوێ دەزانن. ژینە میدیاش بەشێکی بەتابەتکاری تکنیکەی لەلایەنی گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئاساس کراوە و ئەمە بەرهەمی دەستی لە ڕاستیدا گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئەم میدیا جوانیان بۆ ئێمە ئاساس کردووە کە ئێمە بتوانین لە خزمەتی دۆزی نەتەوەکەمان بین. بەڵێ پرسیارێک خاص ئەس بکەم تا بە ناڕاستەخۆ بەرچیوامیدا یەکێ وەکۆ هەر لە ئەو سەر ڕەوشە میدیای ئیرانی داهاتە باسکردن تەجروبە نیشاندایە دەمەکۆ دەستگا کەراگەاندنی بەهێز دەبە کۆمەرە ئیسلامی ئیرانی هەموو حەولە خوا دەدا بێدەنگ بکە ئەگەلو بۆ ئەوەی بە چه فکرکردیە واکودن پرسیارە دەم بەوی ئەوەی تێکردن ئەو بنکا سەرەکیە دەستگا ڕاگەاندنە ژینە میدیا
تتخوزی بیجی کرا یا دنیا همیه ده آمانجی جینا مدیا در راستی دا اوه که روی خباتی ما بو روشلات کردستان و کردانی روشلات کردستان جا و آمان جدو من دیاسپورای کرد بگشتیه لسرانسری جان دا کابو اما انستوی جینا لسوید دامزده لسوید تومار کراوه بلام میدان چالاکی من همو جیهانه و لرگای ام تریبونه و دوال همو چالاکوانانی میدیایی دکم چالاکوانانی تورا کومالی تکان دکم که لهر شیونی که ام جیهانه بن لرگای پیوندی به ایمه و بتوانن بشداری بکن لداهنان و دلامند کردنی میدیای خواه. بله کلک سپاس رضا که دکتر مجید حقی دم ما تجیبو یبلا یک کلا دست بی که برنامه راگهاندن جینا میدیا جواب امسا دمی خواه گلک بسکنن و کیم بیجن زیده عمل بکن او سپاس بو پشک داریاتا اجار کردن پیروز با اگر گوتن که ته با داویه ده کرم که همه برنامه خواب داوی بین زور سپاس بو ایوا و بو ام در فتح بو منتان خلقاند و به هیوای کردستانی که آوادان و جشو پیش کردو گلک سپاس هر بجی نو سرکفتی بین لکار و خباتا میدیایی و بطه بعد جینا میدیا ده هر بجی بینار رزدار و در یکمین برنامه که بو ناساندن بو زودتر داناسینا دستگاه کی تازه راگهاندن کردی جینا میدیا به آریکاری و به باس رو شروع کردن رزدار کاک دکتر مجید حقی بر پرسیوی دستگاه میده حتی نمجار کردن و برنامه کردن به خاطر